ئازانی مە دووبارە سڵاوتان لەبێت و لەگەڵتان بەردەوامین کاتێک هونەرمەندێک لە دوورەوە لە دوورە وڵات و لە تاراوگەوە ئەگەڕێتەوە خاک و نیشتیمان با دڵێکی پڕ لە سۆز با دەنگێکی ڕەسەنەوە ئەکرێت بڵین نوێبوونەوە ڕوو ئەدات. ئەمڕۆ چاوپێکەوتن لەگەڵ هونەرمەند خات و لەنجەعەلیەکەین کاگەڕاوتەوە بۆ کوردستان بە نازانین خۆی با باسی بکات کە بەمە بەسی کاری هونەریە یاخود نا ئێستا خۆی زیاتر قسەمان بۆ کات لەسەر گەڕانەوەکەی خات و لەنجەعەلی ئەکرێت بڵین کە هەمیشە پردێکی پەیوەندی بەهێز بووە لە نێوان تاراوگە و هونەری ڕەسەنی کوردیە. لەنجەخان سڵاوت لەبێ زۆر بەخێر بێت. قوربانتان سپاسانەک. بەخێر بیتەوە بۆ کوردستان. زۆر سپاسانەک. با سەرەتا باسی یەکەم هەست بکەین دوای 2 ساڵ کە گەڕایتەوە بۆ خاک و نیشتیمان و پێت خستە سەر زەوی کوردستان. بەڵێ خۆی من یەکێکم لەو کەسانەی کە هەمیشە کێشەم هەیە لەوەی کە لە دەرەوەم. یعنی هەمیشە حەزم لە کوردستانە، حەزم لە وڵاتی خۆمە. لەبەرەوە ئەو هەستا وەکو هین وایە ناتوانم ئەو هەستەتان پێ بڵم کە هەوای ڕۆژهەڵات لێمەیە ئیتر هەستەکەم لە ماڵەوەم، هەستەکەم لە شوێنی خۆمەم. لەبەرەوە هەستێکی زۆر تایبەتە. باشە گەڕانەوە تەنیا بۆ لای دۆستان و ئازیزان و خزمانتە یان بە مەبەستی کاری هونەریە؟ بەڵێ هەڵبەتە سەرەتا هەمیشە هەر بیری کوردستانەکەم کە ئێمەوە پێویستم بە کوردستان خۆیەتی و زۆرینەی کاتیش هەمیشە وەکەم و جارێک پلانم هەیە، پلانی کارکردنم هەیە، پلانی بینینی دۆست و هاوڕێیانم هەیە، ئەکرێ بڵێن هەرسێکیانە. باشە پلانی کارکردنت چییە لە ئێستا پلانەکە کەوتتە بواری جێبەجێکردنەوە؟ کارت لەسەر کردووە یان چییە؟ بەڵێ وەڵاهی وا ئیشی لەسەرەکەن هیتر بزانین ئەگەر بکرێ و بتوانین شتەکان بکەین بە هیوام بتوانین بیان بکەین. باشە لەنجەخان تۆ لە کەونتەکەی خۆت ئەڵێیت هونەر بەهێزترین دەسەڵات و ناسنامە و وڵاتە هەر نەتەوەیەک ڕێزی نەزانێت بەدبەختە. چۆن باسی هونەری کوردیەکەیت؟ ئایا ئێمە چۆنین بۆ هونەری کوردی لەو ناسنامە و پێگەی کە باسی کردووە؟ بەڵێم هەڵبەتە هەر کەسێکی هۆشیار و باگا ئەزانێت کە هونەر فەرهەنگ ئەدەب گەورەترین و گرنگترین سەروەتی هەر نەتەوەیەکە و بە تایبەتیش ئەو نەتەوانەی کە وەکو ئێمە قەدر لێکراون و بەدبەختیان زۆرە و کێشەی سیاسیان هەیە، کێشەی با بڵێن جوگرافیان هەیە، هێچگار بۆیان گرنگە. ئەگەر زیاد لەسەر مەسەلەکە نەڕۆم بۆ نمونە ئازاری جوولەکەکان لە ڕێگەی سینەماوە هەمومان تێگەیشتین، هونەر بوو وانە؟ بۆ نمونە وڵاتێکی داگیرکراوی وەکو ئەمریکا کە لە هیچەوە خۆیان کرد بە ئەمریکی و بە ئەمریکا هەمومان ئاڵای ئەمریکا و زمانی ئەمریکیە زانین لە ڕێی چێوەیە؟ لە ڕێی هونەر و تەلەڤیزیۆن و ئەدەبەوە بۆ نیە؟ جا بۆیە زۆر گرنگە. یعنی بەداخەوە من هەتا ساڵانێ لەمەوبەر شینی ئەوەم بوو کە هونەر گۆرانی بڵێم ئیش بکەم بەرهەمی تازەم هەبێ. لێ نەشارمەوە ئێستا شینی ئەوەمە کە خەڵک تێگەێنین کە ئەدەب و هونەر و فەرهەنگ زۆر گرنگە بە تایبەتی بۆ ئێمە. ئەگەر هەر نەتەوەیەک تەماشای کە ئەو نەتەوانەی کە هونەر بەلایەنەوە گرنگ نییە، گرنگی بە هونەر نادەن، بە ئەدەب نادەن، بەدبەختن، بێوڵاتن، سەرگەردانن، بەدبەختن، تەماشای ئەوانش کە گرنگی پێدەن. چونکە تۆ سۆفت پاوەری پێڵێن با بڵێن دەسەڵاتێکی قووەتێکی ئارامام لە ڕێی هونەرەوە مثلەن ئەتوانی زۆر شت بگەیەنی بەڕاستی بە تایبەتی لەم عەسرەیە. ئێستا عەسری شاشەیە، عەسری تەکنەلۆجیایە، ئەتوانی لە ڕێی شاشەوە لە ڕێی هونەرەوە ئەتوانی زۆر شت بکەی، ئەتوانی زۆر شت بگەیەنی. لەبەرەوە زۆر گرنگە. هەر من ناتوانم پێت بەڵێم کە چەند گرنگە. پێت وایە ئێمە پێگەی ئەم ناسنامەمان نەپاراستووە؟ نەخێر نەک نەمان پاراستووە بەداخەوە کە ڕەنگە قسەکانم تۆزێ ڕەشبین بێ، بەڵام خەریکە لە ناویشی ئەبین. یعنی خەریکە یعنی مهم نامێنێت. مەسەلەن چەند کەس ئێستا بۆ نمونە هونەر بەلایەوە گرنگەوە نیە؟ کە سەرکوێ نایە بە ئەدەب و بە هونەر و بە فەرهەنگ واکی گوێیاتێ وازانین ئەم شاشەی تەلەفۆنە هاتووەیتر هەموو شتێک لێرە. بەڵام ئەمە بەسەر هەموویە دابەشە بێت؟ هەمووی ئۆبیرکردنەوەی هەیە؟ ڕاستی ڕەنگە بەڵێ ڕاستی خۆی کە شتێکەڵی ناتوانێ بڵێ هەموویەتی، بەڵام ئەکرێ بڵێن زۆرینەیە لەبەرەوەی هێنەکەی دیارە، بەرهەم نەتیجەکەی دیارەوە نیە؟ ئەگەروانیە ئێستا من تەماشام کرد، تەماشای هونەرمەندێکم کرد فەقیرە چاوەڕێکە یارمەتی بدرێ ببرێ بۆ دەرەوەی وڵات کێشەی
نەخۆشی هەیە ینی بەردەوام ئەمە بێقەدری و بێقیمەتی هونەر و هونەرمەندە ئەگەر هونەر و هونەرمەند قەدری هەبێ هونەرمەند ئەبێ سەپۆرتی خەڵک کات هونەرمەند دەبێ سەپۆرتی وڵات کات سەپۆرتی کەوزە کۆمەڵایەتیەکان کە سەپۆرتی نەخۆش کە سەپۆرتی بێسەرپەرشتان بکە نەک خەڵک بێ سەپۆرتی هونەرمەند کە چاوی یێشێ بینێری بۆ دەرەوەی وڵات ئەمە قەیرانێکی زۆر گەورەیە ها خەڵک وازانێت سیاست مشکلەیە بەس ئەمە لە هەمووی خەتەرترە بۆ ئێمە بەڕاستی ینی پێم وایە چی هونەرمەند و هەرچی ڕۆشنبیر و هەرچی هۆشیارەکان هەیە ئەبێ بێن داکۆکی بکەین لە مۆزوعانە باشە لەنجەخان تۆڵی من لە گۆرانی وتن وەستاوم بەڵام ئەمەوێ خەڵک تێبگەێنم کە قەدری هونەر بزانن لە چ ڕێگێکەوە خەڵکتی ئەگەێنی کە قەدری هونەر بزانی لە کاتێکا خۆ لە کاری هونەری وەستاوی بەڵێ پەروەردە ئەبێ خۆمان پەروەردەکەینەوە ئەبێ من خۆم پەروەردەکەمەوە ئەبێ تۆ خۆت هەمومان خۆمان پەروەردەکەینەوە ئەبێ بێ بزانین چی گرنگە مەسەلەن چی گرنگە هەر ئاو معاش و کارەبا گرنگە هەر ئەوە گرنگە ئێ باشە بۆ ئەمانەمان نییە بۆچی نیمانە چونکە لە ئاساسەوە ئێمە یەک دنیاشتی ترمان نییە کە نەتەوەیەک پێویستی بێ هەی بێ نازام قسەکەم ڕۆن بوو تێگەشتم ئەبێ پەروەردە بکرێنەوە لەنجەخان لە یەکێک لە شەبێکوندەکانە ئەڵێ من قوربانی زۆرم بۆ هونەر داوە چەند ساڵێک بەر لە ئێستا ئەم قسەیەت کردووە قوربانی زۆرم بۆ هونەر داوە و هەر بەهۆی هونەریشەوە زۆر شتی ژیانم لێ سەنراوەتەوە لە زۆر شتی ژیانم دواکەوتوم ئێ ساڵێکی بەڵێ هەروایە بەڵێ لە خێزان دروستکردن دواکەوتوم لانی ئابووریم خراپە ئەگەر لەم ڕۆژانە وەبزانام لەمە ئەمڕۆ بوو گوێم لە بەرنامەیە بوو کتێب فرۆشێ گوتێت یەگەر تەڕەتیزەم بفرۆشتایە لە کتێبەکانم باشتر پاراکە منیشەڵێ مەگەرم چەند ساڵە هەر هونەرمەندێ ئاو فرۆشیشی بکردایە ژیانی ئابووری باشترە بێ یعنی ژیانی ئابووریمان خراپە ژیانی کۆمەڵایەتیمان کاریگەری لەسەر هەیە خێزانیمان دوا ئەکەوین ئەوەی کەسێکی نۆرماڵ ئەتوانێ بیکە ئێمە ناتوانین ئەمانە هەمووی قوربانیە وەختێکیش کە تۆ قوربانی ئەگەر با بڵێن نەتیجەکەی دیار بێ ئەڵێ خەیش من ئیشێکم کردو شوێنەکەی دیارە بەڵام وەختێک دوای ئەو هەموو بەدبەختیە من نالەوانێ من کەمترینم کرد بێ سێری مامۆستا گەورەکانمان کە سێری ئەو هەموو هونەرمەندەکە و هەموو شێوەکارە و هەموو ئاکتەرە تەسحەی دنیا ناوە ئێستا هونەریش لەکوایە و قەدری هونەر لەکوایە بایەخی هونەر لەکوایە لای لەنجەخان هونەر تەمەن ئەناسێت هونەر و داهێنان تەمەر ناناسێت و ئەبێت هەمیشە بەردەوام بێت بەڵێ هەڵبەتە نەخێرنا حەقی بە تەمەنەوە نییە بپێچەوانەشەوە هونەر گرنگە بۆ دەرونی هەر مرۆڤێک بۆ نمونە مەسەلەی گۆرانی وتن مەسەلەی مۆسیقالەیان مەسەلەی هەڵپەڕکێکردن ئەمانە زانستیان دەرکەوتووە کە ڕاستە و خۆ حەقی بە چارەسەرکردنی دەماخی ئینسانەوە هەیە لەبەرەوە حەقی بە تەمەنەوە نییە حەقی بە تەمەنەوە نییە مرۆڤ ئەتوانێت لە هەر تەمەنێکا داهێنان بکات و مرۆڤ هەتا ئەژمرێ هەر هینە مەسەلەن هەر بەردەوامە هەر داهێنانەکەوەنیە لە هەر شتێکە مرۆڤی ئاسایی بڵێ باشە مەکێک لە گۆرانەکانی تۆ لەسەر ئەم بەرهەمەت بەڵێ وەڵاهی زەمانێکی زۆر جوانی تەمەنمە بۆ بەردەوام نابیت لەسەر ئەم کارانە باش باشین لای گۆرانێک یەکێک لە گۆرانیە تایبەت و ڕەسەنەکانی تۆیە بۆ دڵت پڕ بوو کە ئەم گۆرانێمان پیشان نایتەوە کە دیمەنەکانی ئەم گۆرانت بینی هێشتا جۆت لە گۆرانەکەش نەبوو بەڵام لەبەر چەند هۆکارێکیان بیرم
کەوتەوە کە چەند بە ئازێدە و ئیشانم دروست کردەوە کە چەند لە وەخت و لە تاقە و لە مادە و لە هەموو شتێکم بڕیوە بۆیە و ئیشانە بکەم دووش بەڵام بۆ هوەری کوردی و بۆ ئەزمانی کاری خۆتت کردو بەڵام لە هەمووی ناخۆشتر خۆزگە ئەو تاقە و ئەنەرجی و جۆشەی کە ئەو کاتە ئەم بۆ ئێستا هەم بواە لە ڕاستەیە بووە ئێستا زۆر توانام زۆرتر بواە توانای با بڵێن جۆشم زۆرتر بواە چکە هەر هونەرمەندێەوە سەرەتای منە تۆ ئەکەویتە چەمەنی من اینجا ئابێت تۆ بتوانانی کاری چاکتر و باشتر و جوانتر بکەی بەداخەوە کەچی من ئێستا نەک هەر من ئەمە بۆ هەموو هونەرمەندێک ڕاستە بەڵام ئێمە چاوەڕی کاری زۆر زیاتر و زۆر باشتر لە تۆکەین ئاخرە بێ سەپۆرت کرێن کە ئێمە سەپۆرت نەکرێن و ئێمە بەردەوام نەک سەپۆرتیش ناکرێن بەردەوام کە پشگیری نەکرێن و پارە بە هونەرەکەمان نەدرێ و سەپۆرت نەکرێ ناتوانانی بەچی ئەیکەی وەنی باشە چی ئەڵێیت بۆ هونەری ڕەسەنی کوردی لە ئێستاە هونەری کوردی بە چۆ گەشتووە مەبەست لە چ ڕۆیەکەوە ینی تۆ زیاتر گۆرانیەکانت بۆنی ڕەسەنایەتی بێت بەردەوام کارێکەکەیت کە بۆنی ڕەسەنایەتی لێبێت و هەمیشە ڕەسەنایەتەکەت پاراستووە هەمیشە لە نێوان نوێگەری و ڕەسەنایەتی هاوسەنگیت ڕاگرتووە لە ئێستاە هونەری کوردی چۆنە بێت بەڵێ من ئەڵێم ئەگەر پەیوەست نەبین بەمانەوە ئێمە نەتەوەیەکین هەتا ئێستا وڵاتمان نییە هەتا ئێستا یعنی خراوینەتە ناو چارگۆشەیەکەوە ناتوانین هەناسە بین ئەگەر ئاگامان لەوانە نەبێ ئەکرێ ئێمە لە 20 ساڵی داهاتوە کۆتاییمان پێبێ هونەری ڕەسەن زۆر گرنگە نەکار وەکو مۆسیقا هەموو شتێکمان زۆر گرنگە هەیە و کاتانە احتیفازی پێوە بکەین گەشەی پێبین ئەگەر نابەرە و لە ناوچوونە چین کارت کرد لەسەر ئەو ڕێچکەی ئەمەنیتەوە یان ڕێگایەکی نوێ هەڵبژێری لە 100% من هەر ئەو ڕێگەیە بێ هەر ئیشێ بکەم هەر لە فۆلکە بێ هەر لە با بڵێن ئاوەزە ڕەسەنەکانە بێت دەسە خۆش بێت تەندروستیشت باش نییە داوای گۆرانیت لێ ناکەم هەر کە هاتیت وتێ تەندروستیم باش نییە نازانم بۆ من ناڵی دنیا بەڵێ وڵاهین بەداخەوە من کێمەوە کوردستان بەهۆی ئەو تەپ و تۆز وشتەوە جۆرە حساسێتێکم مێ ئەڵبەتە لە لەندەنیش هەر خراپ باش نییە بەس لێرە زۆر خراپترە ئەگەرنا بە چاوان خۆئیشی من هەر گۆرانی وتنە گۆرانیم بۆ وت زۆر خۆشحاڵ بووین زۆر بەخێربەی لەنجەخان خەونی هونەری لەنجە عەلی چییە؟ ئۆش زۆر گەورەیە هەر ناکرێ باسی کەم لێرە زۆر گەورەیە لەم هینانیە بەشێک لەو خەونەی چوارچەوە و جوگرافیایە جێی نابێتەوە لە بەرەوە نێڵێم بەڵام هیوام هەیە دڵنیام کە بە هەمومان هەوڵ بین نەتوانین خەونەکانمان بێنینە دی ئەتوانین ئیشەڵڵا زۆر خۆشحاڵ بووین لەنجەخان هیوای تەندروستێکی باشت بۆ خوازین هیوای بەردەوامیت بۆ خوازین بە هیواین بە زووترین کات نوێترین کاری تۆ ببینین و هەر لەم کورسات مەگەزینەوە چاپێکوتنە نەگەڵا بکەین و باسی ئەم کارە نوێت بکەین قوربانتان منیش شتێک هەیە بێڵم کە هەموو جارێ من ناو کورساتەوە کۆمەڵی یادگاری زۆر جوان و خۆشم هەیە ئەم کەناڵە کاتی خۆی هەر کارێکم کردووە زۆر پشگیری منیان کردو ینی وەکو ماڵی خۆمەوە بۆ هەمیشە هیوادارم بپارێزرێ و گەشە بکە و ئیشی چاکتر و چاکتری تیا بکرێت لە داهاتوە هەمیشە ماڵی تۆ و تەواوی هونەرمەندانە کە کار بۆ هونەری کوردیەکەن و کار بۆ هونەری ڕەسەنی کوردیەکەن زۆر بەخێربێی لەنجەخان خۆشحاڵ بووین بەخێربێیت